مۆندێلی تۆپیپێ تەنها دیاردەیەکی وەرزشی نییە، جگە لە دیوەسیاسیەکەی هاوکات دیوێکی دیکەشی هەیە کە بریتیە لە بازرگانیەکی گەورە و مامەڵەی ملیاران دۆلاری تێدا دەکرێت. بەشێکی ئەم بازرگانیەی لە تۆپی پێوە ئاڵاوە پەیوەندی با کۆمپانیەکانی گرێوکردنەوە هەیە. لام و کونجێکی دنیادا بە هەرێمی کوردستانیشەوە کۆمپانیەکانی گرێوکردن هەن و بازاڕی گەرمیشیان هەیە. بازاری گرە و لە کاتی بەڕێوەچوونی پاڵەوانەتیە گەورەکانی وەکو مۆندیالدا دەگاتە لووتکە بە بەهای ملیاران دۆلار گرە و دەکرێت. گرەوەکە تەنها لەسەر ئەنجامی یاریەکان نییە، بەڵکو ئێستا ورد بووەتەوە بۆ ژمارەی گۆڵ، کارتی زەرد و سوور، تەنانەت کۆرناڵ و ئاوت و حاڵەتەکانی ئۆفسایدیش. لە زۆرینەی وڵاتانی جیهاندا کۆمپانیەکانی گرەوکردن مۆڵەتی یاساییان هەیە، حکوومەت ڕێگەیان پێدەدات کار بکەن و باجیشی لەسەر داناون. لەباری مۆندیالی خەتەرەوە هێشتا ژمارەیەکی ورد لەسەر ئاستی جیهان نییە، بەڵام لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە بە گەورەترین بازاری گرێوکردن دادەنرێت، نزیکەی 20 ملیۆن کەس گرێویان لەسەر یاریەکانی مۆندیال کردووە، بای نزیکەی 2 میلیارد دۆلار مامەڵەی پێوەکراوە. اینجا با بینە سەر دۆڕانە چاوەڕوان نەکراوەکەی ئەرجەنتین بەرامبەر سعودیا، بزانین چی بەسەر ئەو بازارە گەورەی جیهاندا هێناوە. بە گوێرەی ئاستی هەردوو هەڵبژاردەکە پێشبینی دەکرا میسی و هاوڕەکانی زۆر بە ئاسانی یاریەکە ببەنەوە، تەنانەت کاتێک لە تایمی یەکەمدا بە گۆڵێک پێشکەوتن ئیدی هەوادارانی وەرزشی چاوەڕوانی ئەوە نەبوون سعودیەکان ڕیمۆنتادا بکەن و شکست بۆ برنەوە بگۆڕن. هەر لەبەر ئەمە کۆمپانیەکانی گرە و لەسەر ئاستی جیهان چانسی برنەوەی سعودیەیان بە 25 هێندەدا نابوو، واتە ئەگەر کەسێک بە 100 دۆلار گرەوی لەسەر بردنەوەی سعودیە بکردایە پارەکەی دەبووە 2500 دۆلار، کاتێکیش گۆڵەکەی لێکرا گەیاندیانە 150 هێندە. ئەو کاتەشی سعودیە 2 گۆڵی کرد، دۆخەکە پێچەوانە بووەوە، ئەوانەش پێش یاریەکە و لە کاتی یاریەکەشدا گرێویان لەسەر ئەوە کردبوو ئەرجەنتین 3 خاڵی یاریەکە بەدەستدەهێنێت، پارەیەکی زۆریان دۆڕان. ڕۆژنامەیەکی بەریتانی نووسیوێتی سەرکەوتنەکەی سعودیا بوومە لەرزەیەک بوو لە بازاڕەکانی گرێوکردندا. بە گوێرەی راپۆرتێکی ڕۆژنامەکە هاوڵاتیەکی ئوسترالی بڕی 160,000 دۆلاری دۆڕاندووە، کاتەیە گرەوی لەسەر بردنەوەی ئەرجەنتین کردووە و ویستیەتی لەو ڕێگەیەوە تەنها 20,000 دۆلار قازانج بکات. کەسێکی دیکەش بە 100,000 دۆلار گرەوی لەسەر ئەوە کردبوو میسی و هاوڕەکانی لە یاریەکەدا 3 گۆڵ دەکەن، بەڵام هەموو پارەکەی دۆڕاند. ئەگەرچی هەندێک سەرچاوە باس لەوە دەکەن بە کۆی گشتی گرێوکاران 160 میلیارد دۆلاریان دۆڕاندووە، بەڵام سکای نیوز بە دوواداچوونی بۆ ئەو ژمارەیە کردووە و گەیشتووەتە ئەو ئەنجامەی ئەو ژمارەیە تاوەکو ڕادەیەک لە خەیاڵەوە نزیکە و ڕەنگە بڕی دۆڕانەکە لە نێوان ملیارێک بۆ 2 میلیارد دۆلاردا بوو بێت، کە لە ڕاستیدا ئەمە ژمارەیەکی گەورەیە. شکستە چاوەڕوان نەکراوەکەی ئەرجەنتین هانی گرەوکارانیدا کە لە یاریەکەی نێوان فەڕەنسا و ئوسترالیاشدا دیسانەوە پارەی دیکە بدۆڕێنن، بۆ پێی ئەوە چوو بۆ مێشکیانەوە کە ئەنجامی چاوەڕوان نەکراو لەسەر یەک ڕوودەدەن. زیانی گرەوکردن لەسەر ئەنجامی یاریەکان تەنها لە دەستدانی پارەکە نییە، بەڵکو لە ڕووی دەرونیەوە زیان بە کەسەکە دەگەیەنێت و واشی لێ دەکات ئاڵوودەی گرەوکردن بێت کە زۆر بە زەحمەت دەتوانێت وازی لێ بهێنێت. پزیشکێکی دەرونی لە میسر با سکای نیوزی گوتووە زیانی دەرونی بەهۆی گرەوکردنەوە زیاترە وەکو لە دۆڕاندنی پارەکە.